دوان لەو بریندارانە قوتابیەک و مامۆستایەکی ئێمە بوون. ئەگەر باسی ئەم ڕووداوی ئەمڕۆی پێنجێنم بۆ بکەیت و پەیوەندی چێ بە پەروەردەی سلێمانیە؟ بەڵێ بەداخەوە ئەمڕۆ 35 دوایەوەی ئاگادار کراینەوە کە ڕووداوێکی نەخوازراو لە قەزای پێنجێن ڕوویداوە بەهۆیەوە 9 کەس بریندار بوون. دوان لەو بریندارانە قوتابیەک و مامۆستایەکی ئێمە بوون. بەداخەوە پێمان ناخۆش بوو بۆ ڕووداوەکە، سەردانی نەخۆشخانەمان کرد بۆ لایەن باری تەندروستیان تا سەرجێگیرە. دوایەوەی لە نەخۆشخانەی شار هەندێک چارەسەری سەرەتایان بۆ کرابوو، ڕەوانەی نەخۆشخانەی ئەنوەر شێخەکرا. بە سوپاسەوە دەمەوێت سوپاسی بەڕێز جەنابی وەزیری پەروەردە بکەم کە لەگەڵ ئەوەی کە من سەردانی نەخۆشخانەم کرد ڕاستەخۆ هاتە سەرخەت و ئامادەی هەموو هاوکارێکی دەربڕی لەسەر ئەرشی بەڕێزیان کە لە خەستخانەکانی تایبەتدا بۆیان بکرێت. تێچووی نەخۆشەکان لە ئەستەوەی وەزارەتی پەروەردەیە؟ بەڵێ لە ئەستۆی وەزارەتی پەروەردەیە. زۆر باشە. دۆخی تەندروستیان چۆنە؟ ئەو ترێت یەکێک لە قوتابیەکان دۆخی تەندروستی باش نیە؟ هەم قوتابیەکە و هەم مامۆستاکە پێویستیان بە نەشتەرگەری هەیە، تەمەنای ئەویان بۆ بکەین کە زوو چاک ببنەوە. تا ئێستا باری تەندروستیان جێگیرە. دەمەوێت سوپاسی هەموو ئەو بەڕێزانە بکەم هەم لە نەخۆشخانەی شار هەم لە نەخۆشخانەی ئەنوەر شێخە کە زۆر بە تەنگ بە ڕووداوەکەوە هاتن و زۆر هاوکاریان پیشاندە بۆ هەردوو بەڕێزیان.